قوڵبوونەوەی قەیرانەکان و نەبوونی پارە و قەیرانی دارایی حکومەتی هەرێمی ناچار کرد جارێکی تر بڕیار بدات بگەڕێتەوە بەغدا و هەوڵی چارەسەری کێشەکانی بدات لەگەڵ حکومەتی ناوەند بەتایبەت کێشەکانی بودجە و نەوت. لە ئێستەیە کە مەرجعی یاسایی و سیاسی هەرێمی کوردستان پەرلەمانە پەکی خراوە، شەرعیەتی دام و دەستگا فەرمیەکانی نەهێڵراوە، پێم وانیە هیچ شان لێ بتوانێت تعبیر لە ڕای گەلی کوردستان و خەڵکی کوردستان و هەموو لایەنەکان بکە. لە ئێستادا باز لەوە دەکرێت کە هەرێمی کوردستان دەوێت گفتوگۆکانی لەگەڵ بەغدا دەست پێ بکاتەوە. ئەندامێکی پەرلەمانی کوردستانیش لە فراکسیۆنی گۆڕان دەڵێت هەر شاندێک بەبێ وەرگرتنی شەرعیەت لە پەرلەمانی کوردستان بچێتە بەغدا شاندێکی بەهێز نابێت و ناتوانێت نوێنەرایەتی خەڵکی کوردستان بکات. ئەگەر جاری پێشوو وەفدەکە بە تەفویزەوە لە پەرلەمانەوە چوو بوو و بە وەفدێکی بەقووەتەوە چوو بوون کە هەموو نوێنەرەکانی هەموو لایەنەکانی بەشدار لە حکوومەتی تیابوو ئەوە نەتیجەکەی بوو بێ. ئای ئەم جارە بە وەفدێکی ناقص و بەبێ تەفویزی پەرلەمان واتە بەبێ تەفویزی خەڵکی هەرێمی کوردستان بچنە ئەوێ بە دڵنیاییەوە وەفدێکی زعیفە بێت و بەڕای من سەرکەوتوو نابێت. لە ناوەڕاستی مانگی ڕابردوو بەهۆی قوڵبوونەوەی کێشەکانی نێوان پارتی و گۆڕان وەزیرەکانی گۆڕان لە کابینە بنکە فراوانەکەی حکوومەتی هەرێم دەرکران و ئێستا نوێنەریان لە حکوومەتدا نەماوە. بۆ پێش پێناچێت شاندی حکوومەتی هەرێم نوێنەری بزوتنەوەی گۆڕانی تێدا بێت. ئەندامێکی پەرلەمانی کوردستانیش لە فراکسیۆنی پارتی بازلەوە دەکات کە هەر شاندێک حکوومەتی هەرێم ڕەوانەی بەغدای بکات نوێنەری ئەو لایەنانی تێدا دەبێت کە لە حکوومەتی هەرێمدا بەشدارن. وتیشی هەر شاندێک بچێتە بەغداد نوێنەری ڕاستەقینەی خەڵکی کوردستان دەبێت. حکوومەتی هەرێمی کوردستان هەر سەفەرێک بکە هەر سەردانێک بکە هەر بۆ دانوستانی بۆ هەر شتێک بێ تعبیر لە هەرێمی کوردستان دەکە تعبیر لە ئەو پێکهاتانە دەکە ئەوانەی کە لەناو حکوومەت و دەبێ هەموو لایەنە سیاسیەکانیش پشتگیری حکوومەت بکەن بۆ هەر دانوستانێک بە تایبەتی ئەگەل لەگەڵ بەغداش بێت. ساڵی پار شاندێکی حکوومەتی هەرێم چوە بەغدا کە نوێنەری سەرجەم لایەنەکانی تێدا بوو. ڕێکەوتنێکیان لەگەڵ ناوەندا واژۆ کرد و ڕایانگەیان کە کێشەکانی نێوان هەرێم و ناوەند چارەسەر بوون. بەڵام تا ئێستا هەرێم و بەغدا پابەندی ڕێکەوتنەکە نەبوون و تا دێت قەیرانەکانی هەرێمیش زیاتر دەبێت. دۆخی سیاسی هەرێمی کوردستان بە جۆرێکە ناوبەناو لایەنە عێراقیەکان دێنە هەرێم بۆ نێوانگیری نێوان لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان. ئاخۆ بەم دۆخەوە گەر وەفدێکی حکوومەتی هەرێم بچێتە بەغدا دەتوانێت لەگەڵ ناوەند بگاتە ڕێکەوتن یاخود بەدەستی بەتاڵ دەگەڕێتەوە. هاوکاریاسین NRT سلێمانی.